ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی دادگەری هەڵمەتی بانگەشە و چالاکیەکانی بە گڕوتینەوە دەست پێکرد بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵ و کاندیدەکانی بەرپرسی ئەنجومەن و ئەندامان و کادیران هەڵمەتی بانگەشەی لیستەکەیان لە ئەستۆ گرتووە لە پێناو ناساندنی کاندیدان و گەیاندنی پەیامی کۆمەڵ بە هاوڵاتیانی سنوورەکە. خەڵکی دەڤەرەکەی خۆمان ئەزمونمان هەیە، سوپاس بۆ خۆی پەروەردگار لە زۆربەی جارەکانە لەوانەیە سەوتی یەکەم بوو بین لە حاجیاوە. ئێستاش هەر هەمان متمانەمان پێیان هەیە و ئەن چاوەڕوانی ئەویان زیاتر لێ دەکەین، چکە بەڕاستی ئێمە خەڵکانێکمان هەیە ئەزمون کراون بە تایبەت بربژێرەکانمان جێگای ئەوەن کە پشتیان پێ ببەسترێت، جێگای ئەوەن کە جێگای متمانەی خەڵک بن، هەم لە دینیان هەم لە ژینیان ئەمینن. بەڵام خەڵکانێکی تر دەنگ بە خەڵکانێک دەدەن کە چەندین ساڵە وڵاتیان یەک پارچە خستۆتە ناو کەندەڵان و هەڵدێری و گەندەڵستانیەوە. ئەگەر دەیانەیە ئەو بارودۆخە بگۆڕن بە ئەمڕۆکانە باشترین دەرفەتە کە لێرەوە تۆڵی خۆیان لەسەر سندوقخانەکدا لیان بکەنەوە. ئەگەر دەتەوێت کاندیدێکی ڕازگۆ بەریتە پەرلەمانی عێراق کە ڕازگۆ بێ لەگەڵ دینت، ژینت، ئەخلاقت و پارێزەری مافەکانت بێ و پارێزەری موچەکات بێ، ئەوە من دەڵم دەنگ دە بە لیستی کۆمەڵی دادگەری 285 و ڕووی دەمیشم دەکەم ئەو کەسانەی کە دەڵێن جیاوازی ئیسلامی و ئەلمانیەکانی ئەم تەنیانەت ئەو جیاوازت پێ دەڵم کە ئیسلامیەکان دەیانەوێت قورئان خوێنی نێودەوڵەتی بێنە کوردستان، بەڵام ئەلمانیەکان ڕاکێسەی نێودەوڵەتیت بۆ دێنە کوردستان. لە ئەڵڵا تەعالا بترسن چۆن لە ڕۆژی مەحشەردا دڵی خواجان ئەو دوان جیاوازیان نەبوو. ئەنجومەنی خوشکانی حاجیاواش بە هەمان شێوەی برایان بەشدارن لە سەرخستن و کۆکردنەوەی پشتیوانی بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی خوشکانی حاجیاوە دەڵێن لە ڕابردوودا نوێنەرانی کۆمەڵ ڕاستگۆ و کاریگەر بوون. ئومێدیان هەیە ئەم جاراش متمانەی گەورەی دەنگدەران بەدەست بهێنن. وەکو ئەنجومەنی خوشکانی حاجیاوە ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن کۆبوونەوەیەکی گشتیمان پێکهێنا بۆ خوشکان بۆ ئەندامانمان بۆ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵا بۆ خۆشمان ئێمە لێرەوە ڕای دەگەێنین کە پاڵپشتی لیستی کۆمەڵی یادگەری ژمارە 285 دەکەین و بە هەموو شێوەیەک ئیشی بۆ دەکەین ئینشاءالله بۆ سەرخستنی کاندیدەکان. ئێمە وەکو ئەندامی ئەنجومەن لە ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی دادگەری پاڵپشتی و هەوڵ و ماندووبوونی خۆمان دووپات دەکەینەوە بۆ سەرخستنی لیستەکەمان، لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 285 و کاندیدە بەڕێزەکانی. داوا لە ئەندامان و دۆستان و لایەنگرانی خۆمان دەکەین بە دڵنیایی و بەبێ دوودڵی بێنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە کاندیدە بێرەکان، چونکە ئێمە لەیان دڵنیایی لە ڕاستگۆیی و دەستپاکی و نیەتپاکیان. کۆمەڵی دادگەری کوردستان لە هەڵبژاردننی ئەم جارە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیستی ژمارە 285 دا ژمارەیەک لە کاندیدی بەهێز و بوێر و حەقبێژی دەستنیشان کردووە و ئومێدی هەیە دەنگدەرانی کوردستان متمانەیان پێ ببەخشن تا ببێن بە نوێنەری ڕاستەقینەیان و شەڕی مافەکانیان لە بەغداد بکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، حاجیاوە.